ساوتان لەبێت من کۆڤانەزەتم لە بەرنامەیەکی تری ئێکسەوە لەگەڵتان دەبم. ئەمجارە باس لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەکەین، بەتایبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەکەین کە 12 هەڵبژاردن بەڕێوە دەچێت. هەرچەندە لایەنی تورکمانی لەگەڵ لایەنی عەرەب داوایان کردووە کە هەڵبژاردن لە کەرکووک نەکرێ. بزانام ئەو هەنگاوەی تورکمان و ماوڵێن عەرەبەکان بەچی گەیشتووە، ئایا داواکاری ئەوان سەرەگرێ یاخودنا، یاخود حیزبە کوردستانیەکان کە لەوێن بەتایبەتی هەردوو حیزبە گەورەکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان بەنیازی چین لە کەرکووک، ئایا حیزبایەتی دەکەن یان بەڕاستی کوردایەتیەکەن و خەمی کەرکووچیانە؟ بۆ ئەم بەرنامەی ئێکس دوو میوانم هەیە. دکتۆر خالید شوانی وەزیری داد کە هەم خەڵکی کەرکووکە و ئێستاش وەزیری دادا. دکتۆر خالید بەخێر بیت. زۆر سپاس کاکە کۆ. سپاس دەکەم. هەروە دکتۆر شاخەوان عەبدوڵڵا جگری سەرۆکی پەرلەمانی عێراق، ئەوش هەم خەڵکی کەرکووکە ئێستا پۆستی جگری سەرۆکی پەرلەمانی عێراقی هەیە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس برچم. پرسیارێکم بۆ هەردووتان هەیە دکتۆر. هەردوو حزبی گەورەی کوردی کە لە کەرکووکن، بۆ حزبایەتیە چن بەڕاستیان بۆ کوردایەتیە چن؟ کاکتۆر شاخەوان فەرموو. جەنابەت فەرموو. زۆر سپاس. دیارە پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە دۆخی کەرکووک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تەواوی دراسە بکاو خوێندنەوەی بۆ هەبێ و ئەو مەترسیانەی کە لەسەر ئەو منتیقایە بە شێوەیەکی گشتی سیاسەتی تعریبی مەنهەج و گۆڕینی دیمۆگرافیا و ئەو دۆخەی کە لەو ناوچانە هەیە بێگومان دەبێ کوردایەتی فەرسکە بەسەر حیزبایەتیە لە ناوچەکانی تر ڕەنگە ئاسایی بێ لە هەرێمی کوردستان، چونکە زۆر جار باسمان کردو ئەگەر لە پەرلەمانی عێراق نوێنەرانی پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک کوردێک لە حزبێک کەمتر بێ لە حزبەکەیت هەر کووردە، بەڵام لەو ناوچانە بوونی کورد چ نوێنەرانیان لە پەرلەمان و چ لە ئەنجومەنی پارێزگا گرنگیەکی خۆی هەیە، چونکە سیاسەتێک هەیە بەڕاستی سیاسەتێکی تا ئێستا بەردەوامە، سیاسەتێکی لە مێژینە دژی خەڵکی ئەو ناوچانە، تایبەتی سیاسەتی تعریب و تا ئێساش بەردەوامە کە ئێمە لەگەڵ جەناب تا قساکەین بێ لەو منتیقان ئەو واقع فەرزێکە کە هەمووان کوردایەتی بکەین و خەمی ئەو منتیقانەمان هەبێ. ڕاستە ئێمە لە منسەبی ئێمە ئەوە ئەخوازێ لە سەرمان کە ئێمە لە دامەزراوێکی اتحادی بەرپرسین، بەڵام دوجار ئێمە نوێنەری ئەو خەڵکەین و بێگومان نابێت ڕێگەش بۆ بدەین کە خەڵکی ئێمە تعدای لێ بکرێت یا مافە دەستوریەکانی پێشێل بکرێت. بۆیە بوونی ئێمە لە بەغدان باسی بەغداکەم، ئێمە لە بەغداین بۆ ئەوەی کە دیفاع لە مافە دەستوریەکانی خەڵکی خۆمان بکەین، لە پاڵ ئەوشە ڕێگە نەدەین کە دەستدرێژی بکرێتە سەر چ مافی خەڵکی ئێمە چ پێکاتەکانی تریش لەو ناوچانە. ئەمە بەرنامەی پارتیە. باش ئەی بۆ یەکێتی وەڵا بە دڵنیاییەوە شەڕی کەرکووک و ناوچە دابڕێراوەکان بەداخەوە وایان لێ کردووە کە شەڕێکی نەتەوایەتی بێ، لەبەرەوەی کوردی کەرکووک بە هەموو حزبەکانەوە بەرنمەکانمان بەرنامەی پێکەوە ژیانە، پێکەوە هەڵکردنە کەرکووک بکەینە نمونەیەک بۆ پێکەوە ژیان، بەڵام بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە بینیمان پێکاتەیەکی تر دەسەڵاتی کەرکووکی گرتووەتە دەست، چۆن بە بەرنمەیەکی داڕێژراو هاوشێوەی بەرنمەکانی ڕژێمی پێشوو وەگەوەی هیچ گۆڕانکاریەک لە بیر و بۆچوون و فکر و ئایدۆلۆژیان ڕووی نەداوە، دەستیان کردوێتەوە بابەتی تعریبکردنی کەرکووک و هەوڵدان بۆ گۆڕینی دیموگرافیای شاری کەرکووک و سراعەکەیان لە سراعی ئیداری و خزمەتگوزاری و سیاسیەوە گواستوێتەوە بۆ سراعێکی نەتەوایەتی و بە مەبەستی گەورەکردنی قەبارەی نەتەوەیەکی دیاریکراو کە نەتەوەی عەرەبە لەسەر حیسابی نەتەوەکانی تر وەکو کورد و تورکمان و مەسیحەکان. بۆیە ئەم انتخاباتە لە هەموو دنیای انتخاباتی خەدەمی و خزمەتگوزاری و پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە هاوڵاتیان، بەڵام ئەوان دروشمەکانیان و تەنانەت ناوی لستەکانیان ناوی قەومین، لستی عەرەبی لە کەرکووک، لستی عروبە لە کەرکووک، کە ئەمانە هەمووی دەلالەتە لە باگراوندی بیرکردنەوەی ئەوان بۆ داهاتووی کەرکووک. بۆیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوە ئەخوازێ ئێمە یەکڕیز بین، بەداخەوە نەمانتوانی یەک لیست بین، لانی کەم خۆزگا بمانتوانێت ئەگەر یەک لیستیش نەبین دوو لیستمان هەبوایە، بەڵام بە تەنسیق لەگەڵ یەکتریە زارمان بکردایە بۆی بمانتوانایە زۆرترین مەقعد بە پێی سیستەمی هەڵبژاردنەکە کە گونجاوە بۆ دوو لیستی بمانتوانایە زۆرترین کورسی بەدەستبێنین، بەڵام ئێستا ئەوە نەچووە بچێ ئێمە لە سەرەتای حملەی ئینتیخابیین، بۆیە ئەکرێ ئێمە یەکڕیز بین و لە پێناو کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانە هەمومان کورد بین، هەم کوردستانی بین و هەم کەرکووکیش بین. کا خەڵک بۆچی نەتانتوانێت کەرکووکی بین؟ دیارە مەبەستم هەیە
مەشاکلەکانی کوردستان نەگوازینەوە بۆ کەرکک لە کەرکک ئەوە ئەخوازەیەکە هەمومان وەگوتم کوردستانی کوردستانیانە بیرکەینەوە کەرکوچیانەش بیرکەین زۆر باشە ئەتانەوەی یەکریز بن بەڵام یەک لیست نەبوون بۆچی یەک لیست نەبوون بۆ منەیەچەتی چوە لەگەڵ شوعی هاوپەیمانی کردووە پارتی چوە لەگەڵ پارتی گەلی تروکمانی کردوێتی لە بریەوەی بچێت لەگەڵ یەکێتی بکایانی یەکێتی لە بری ئەوانە بچێت لەگەڵ پارتی بکە هەگەر نەبە ئەگەر لەگەڵەوانی شەکەن بە لەگەڵ یەک بان بۆ نمونە بۆچی ئەمە نەکرا ئەزانی ڕەنگە ئارەزووی ئێمە ئەوە وایە ئەوەندەی خۆم من و ئەوەندەی کاکشاخەوانیش ئاگداری تەسریحاتەکانی و ئاگداری هەڵوێستەکانیش بووم و داخوازی هەموو کوردێکی کەرکووکیش ڕەنگە ئەوە بوو بێ ئێمە بتوانین یەک لیست بین بەڵام تخوا باواز لەمە بێنین چێمە بۆ ڕابرد و تازە نەمانتوانی یەک لیست بین کاتەکە تەواو بوو ئێستا با تەرکیز بکەینە سەر ئەوەی چۆن بتوانین ئەم لیستە کوردیانە زۆرترین دەنگ بێنن چۆن ئەتوانن زۆرترین دەنگ بێنن وا بکەین خەڵکی ئەوەی باوەڕی بە بەرنامەی کوردستانی بوونی کەرکک و ئەم هێزانە کە بتوانن پارسەنگی دەسەڵات ڕاستکەنەوە هاوسەنگی معادلەکان سەر لە نوێ هاوسەنگ بکرێتەوە جارێکی تر دەسەڵات وەربگرینەوە کە بەڕاستی لە زروفێکی ناتایبەتدا لێمان سندراوەتەوە و بەڕاستیش زوڵم لە کوردەکرێت لەو شارە ئەوە ماوەی چەند ساڵێکە ئێمە بتوانین وا لە هەمومان بەیەکەوە تەجزیعی هاوڵاتیانی خۆمان بکەین بتوانین بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆی ئەم واقعە بگۆڕن چێگە هەر خەریکی یەکتری بین و لە یەکتری بدەین و بڵین لە ڕابردووە چێ خراپ بوو چێ باش بووە ئەوە ئێمە هەند نەیاری زۆر بەهێز هەیە لە بەرامبەر ئێمە کە دەسەڵاتی ئیداریان بەدەسەوەیە دەسەڵاتی عسکەریان بەدەسەوەیە دەسەڵاتی ئەمنیان بەدەسەوەیە و بودجە و پارەی محافەزەشیان بەدەسەوەیە بەکاری ئەهێنن بۆ یەکلایکردنەوەی ململانی هەڵبژاردنەکان ئەوەی ئێمە هەمانە خوا و میلەتەکەی خۆمانە لە کەرکک ڕوبەڕووی ئەو معادلەیە بووینەتەوە ئەمانەیە معادلەکان بگۆڕین بۆیە کاتیەوەی ئێمە هەموو بە یەک ڕیزی لەسەر بەرنمەیەکی یەکگرتو ئیش بکەین بۆ داهاتوو بتوانین ئەم دەسەڵاتەی کە لە کورد سندرێ ناوەتەوە وەری ببینەوە باش ینی ئەتوانین ڕاستە یەک لزنین بەڵام ئەتوانین یەک هەڵوێست بین و دواتریش بەڕاستی مەسئولێتێکی تاریخی ئەگە لە پێناو کەرکووکە یەک ڕیز نەبین ئەیکە یەک ڕیزە بین ئامادەن یەک ڕیز بن دکتۆر یەک لیست نەبوون باواز لە یەک لیستی بێ طبعا ئێمە بەرنامەکە لە دۆخێکاکەین کە ئەساسن هەڵبژاردن لە عێراقا بە کۆمەڵە تەنگ و چەڵەمەی یاسایی و دەستوریات تێپەڕێ هێزێکی گەورەی سیاسی عێراق مخاتای انتخاباتی کردووە لەم سەروبەندەیە سەرۆکی پەرلەمانی عێراق متمانەی لێوەرگیراوەتەوە کە ئەویش هێزی یەکەمی سوننەیە لە ناوچەکە و لە کەرکووکیش دوو نەتەوە هەر یەک لە عەرەب و لە تورکمان کە دوونەتەوەی سەرەکی ئەو شارن داوای بایکۆتیان کردووە بەڵام هەموو ئەمانە ئەوە ناگەینە کە ئێمە دەبێ ئامادە بین بە شێوەیە کە هەڵبژاردن لەو شارە ئەکرێ و هەرچی هێز و توانای خۆمان هەیە بۆ ئەوە بیخەینەگەڕ کە زۆرترین کوردی ئەو شارە بچێت سەر سندوقی دەنگدان و ئەوە نەتوان معادلەکە بگۆڕن بەڕاستی بابەتێک هەیە کە دەبێت خەڵکی ئەمە لەو ناوچانە بزانن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک جیاوازە لە هەڵبژاردننی ئەنجومەن نوێنەرانی عێراق لە ئەنجومەن نوێنەرانی عێراق ڕەنگە زۆر کەس پرسیار کە بڵێ کواوە ئێمە نیوەی کورسیەکانیشین و نەمانتوانیش بگۆڕین لە پەرلەمان ئەگەر تۆ 6 کورسی تەبێ 59 تەبێ 55 بێ حسابی پێکاتێکت لەگەڵەکرێ بەڵام لە ئەنجومەنی پارێزگای یەک مەقعد ئەتوانێ معادلەکە بگۆڕێ حکوومەتی مەحەلی لە بەرژەوەندی ئەو پێکاتە بێ کە زۆرینەیە ئێمە ساڵێنێکاڵین گەندەڵیەکرێ ڕاکان دزیەکە گەندەڵیەکات مخالفاتی ئیداریەکرێت تعریب بکرێت بەچی چاکەکەی بۆی کە ڕاکان لادەی محافزێکی کورد بینتە شوێنی بەچی هینتە شوێنی بەوەی کە کورد هەموو بچێت سەر سندوق بتوانن مڕەشحەکانی کورد بتوانن نیوەی مەقعدەکان بێنن بۆی بڕۆن لەگەر پێکاتەکانی ترام فەوازات کەن بۆی محافظ وەرگرینەوە جارێتە پارێزگاری و شارە وەرگرینەوە ئەتوانن ئەمە بکەن بە تاکید دەکرێت چونکە خەڵکی ئەو ناوچە زۆر واعین زۆر نیشتیمان پەروەرن ئەتوانن ڕاکان لابدەن بە تاکید لا ئەدرێ خۆ ڕاکان تەحسیل حاصلە چونکە لە 2007 و ئەڵێن بەوە کالەتە تاوەکو ئێستاوە تەخەنە 6 ڕۆژ جیاوازی ئەوەی هەڵبژاردن نەکراوە لەو شارێکەکەم جار هەڵبژاردننی پەرلەمان کراوە بەڵام خەڵکی ئەو شارە منیان ناسم خەڵکێکی نیشتیمان پەروەر کورد پەروەر ڕەنگە زۆر جار ئەوەی کە ئەم معاناتیان بینی لە چەند ساڵی ڕابردوو لە داخ ئەم معاناتیا بڕۆن دەنگ بدەن گرنگە ئێمە لە گۆڕینی مەحافزە بیر لەو بکەنێت چۆن کەسێکی نیشتیمان پەروەری کورد پەروەر کە گردن کایکینە پارێزگا چاوی لەوە نەبێ زەوی داگیرکە چاوی لێ نەبێ گەندەڵی بکە چاوی لەوە نەبێت کە خۆی دەوڵەمەند کە چاوی لەوە نەبێت کە ئەو موقعی وەرگرتنها بۆ خۆ دەوڵەمەندکردن بێ کوردێکی نیشتیمان پەروەر بکەینە پارێزگاری ئەو شارە بتوانێت ئەو وەزعەن سەپێنراوە بەسەر خەڵکی کەرکووکە چاک بکاتەوە
بەلای منەوە گرنگە کە جارێک کورد بتوانێت بگاتە نیوەی مەقعدەکان بۆی بتوانێت مفاوەزات لەگەڵ پێکاتەکانی تر بکە. دوو خیتاب ئێمە دەبێت خیتابێکی نێتەوە خوا خەڵکمانی کردوێمە لەو شارە. گومانتان لەوە هەیە بگەنە نیوە؟ من لە دڵسۆزی خەڵکی کەرکووک هیچ گومانم نییە، دڵنیام هەمویان دەچن دەنگەدەن، دڵنیام هەموو خەڵکی کەرکووک دەنگەدا و بە دەنگدانی ئەوان چەند ئێمە ڕێژەی کورد زیاتر بەشداری لە هەڵبژاردنەکان بکە ئەوەندە ئەتوانین زامنی گۆڕانکاری ئەم محافزە سپێنراوە بکەین و زامنی هاتنی محافزەیەکی کورد بکەین کە بتوانێت ئەو واقعە ڕەتکات. لاریتان نێت لەوەی کە محافزێکی کورد بێت و حەزەکەن کە محافزەکە یاخود پارێزگارەکە کورد بێ ئەگەر یەکێتی بۆ ڕازین. دەزانی کا کۆڤان من ئەو بابەتە مفاوەزاتی پێکێنانی حکوومەت دەکەوێتە دوای قۆناغەوە. ڕەنگە یەکێتی خۆی براوە یەکەم بێ من بڵێ من ئەمەوە کوردێک ببێتە تەمسیلی هەمومان، ڕەنگە پارتی براوە یەکەم بێ بڵێ ئەمەوە کوردێکی باش تەمسیلی هەمومان بکەین. بۆی ئێمە نامانێ فەرزی لایەنێک بەسەر لایەنێکا بکەین. گرنگ ئەوەیە بەلای منەوە کوردێکی دڵسۆزی نیشتیمان پەروەەر بێ. پارتیەکی خراپ نامێ محافزی کەرکووک بێ. پارتیەک ئەگەر پارتیەکی گەندەڵ بێ و خراپ بێ و بە کەڵکی کەرکووک نیا و خزمەتی کەرکووک نەکات لەگەڵەوە نیم ببێتە پارێزگار، یەکێتیەکی گەندەڵ و خراپ و لەگەڵ نیم ببێتە پارێزگار. ئێمە پێویستمان پارێزگارێکە کورد پەروەەر بێ، نیشتیمان پەروەەر پاک بێ. پاکیەکەی لە ڕێگای پاکیەکەی بتوانێت خزمەت ئەو شارێکە و بە یەک مەسافە بێ. لێوە گرنگێک لە هەمووی گرنگترەوەی کە نەتەوەیی بێ. زۆر باشە. دکتۆر خالید، ئێوەش ئامادەن کە پارتیەکی دڵسۆز و خاچی و نیشتیمان پەروەەر ببێتە پارێزگاری کەرکووک؟ وەگەوەی کاک شاخەوان وتی ئێمە ئێستاکا بێت تەرکیزمان لەسەر ئەوە بێ کورد زۆرینەی کورسەکانی ئەنجومەنی پارێزگا بێنێ، زۆرینەی ئەنجومەن 50 زاید یەک بێنین. ئێمە ئەو کا دەتوانین لەگەڵ پێکاتەکانی تردا دەست بە مفاوەزات بکەین، گفتوگۆ بکەین، ئەم پارێزگایەدا بنین. تێڕوانینی ئێمە بۆ ئیدارەدانی کەرکووک چۆنە بێ. خۆ بەستەنها وەرگرتنی پۆستەکە نییە. من پێم وایە و ماوەی 3-4 ساڵە ئێمە لەگەڵ یۆنامیا ئیشەکەین، کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر دید و بۆچوونی یەشێتی و پارتی و حزبەکانی تری شاهاتووە بۆ چۆنیەتی ئیدارەدانی کەرکووک. من یەقینی هەیە کە ئێمە ئەتوانین پارێزگا وەربگرینەوە، بەڵام چۆن ئیشەکەین لە دوای مەرحەلەی وەرگرتنەوەی دەسەڵات ئایا بە هەمان نەهجەکەی ڕابردوو بەردەوامە بینیان نەخێر ئەو غەڵەتانەی کە کراوە لە ڕابردوودا لە ڕووی ئیداریەوە لە ڕووی نازانم گەندەڵیەوە لە ڕووی نیگەرانیەکان ئەوتم ئەو غەڵەتانەی ڕووی داوە نەک ئەوەی ڕابردوو غەڵەتە فەرقەیە. ڕاستەکە کوچین بەڵام کوردەکەمان باشە نەخێر. نموزەجی جوانمان هەیە لە ئیدارەدانی پێشووی کەرکووکە، بەڵام هەڵەشمان هەیە کاتی ئەوە هاتووە ئێمە بە خۆمان ناچوینەتەوە و هەڵەکان ئەزانین چیەوە دەستنیشان کراوە ئەمجار دەسەڵات دەگرینە دەست ئەو هەڵانە دووبارە ناکەینەوە و بە ئاراستەیەک ئیشەکەین کە لە کۆمەڵێک ڕۆوە لە ڕووی ئیداریەوە چۆن بتوانین ئەنجومەنی پارێزگای کەرکووک و با بڵێن ئیداری شاری کەرکووک ببێتە نمونەیەک بۆ ئەوی هەموو پێکهاتەکان بە شێوەیەکی دادپەروەرانە بەپێی قەبارەی خۆیان بەشدار بن لە دەسەڵاتە لە کەرکووک. ئێمە باوەڕمان بە سڕینەوەی عەرەب و تورکمان نییە لە کەرکووک، وەکوەوەی ئەوان باوەڕیان بە سڕینەوەی کورد هەیە. ئێمە بە هەڵگیری بەڕێی من تورکمان کەمتر، بەڵام عەرەب دەسەڵاتدارانی عەرەبی ئێستای کەرکووک و هەندێک لەوانی کە لە بەغدا لەگەڵن من لە ئیعلامی عەرەبی باسم کردووە ئەگەر ئەو دەسەڵاتەی عەلی کیمیاویان هەبێ ئەمان لەو عەلی کیمیاوی زیاترەکەن کە ئەو لەسەر کورد کردوێتی و لە ڕابردوو شاکردویانە بە هیچ شێوەیەک تەقسیریان نەکردووە. ئەوەندەی توانایان هەبوو بێ بۆ عەزێدانی کورد لە کەرکووک زەختکردنە سەر کورد بۆ ئەوی شارەکە بەجێبێڵێ، بۆی ئەزەی وزارەکانیان داگیر بکرێ، بۆ ئەوی لە پۆستە ئیدارەکان دوور بخرێنەوە، لە پۆستە ئەمنیەکان دوور بخرێنەوە، تەشویقکردنی سومعەتیان، داگیرکردنی یعنی با بڵێن ئەوەی اختیطافکردنی وەزعی ئیداری شاری کەرکووک لە خەڵکەکەی کە مستحقێتی کە کووردە ئەمان کەم تەرخەمیان نەکردو کردویان هەر ئەوەندیان لە دەسەڵات هاتووە. بەڵام ئەلێرە مەترسیە گەورەکە ئەوەیە ئێمە ڕێگە بدەین لەم ئینتیخاباتەیە نەچینە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ نەدەین ئەم نمونەیەی ئیدارەدانی عەرەبی بەداخەوە ئەو عەرەبە شۆڤینیانە ئێڵێن کە ئێستاکە لەسەر دەسەڵاتن بمێنێ. ئەمە شەرعیەتی ئەنجومەنی پارێزگایان نییە ئەم جۆرە تعریبە ئەکەن، ئەم پەراوێز خستنەی کوردەکان لە ڕووی خزمەت گوزاریەوە سیر کە خۆ مەسەلەکە بەس تعریب نییە. منتیقە کوردیەکان هەمووی فەرامۆش کراوە، هەموو پرۆژە بازرگانیەکان، خزمەتکردنی ناوچەکان، پرۆژە ئیستثماریەکان هەمووی براوەتە ناوچەکانی خواروی کەرکووکەوە، دائیرەکانی حکوومەت هەمووی بردراوەتە خواروی کەرکووکەوە بە شێوەیەکی واضح فەرامۆشکردنێک بە منتیقە کوردیەکانەوە دیارە. ئەمە بەشێکە لە سراعی اقتصادی کە ئەم دەسەڵاتدارانەی ئیدارەی ئیستەی کەرکووک ئەیکەن لەگەڵ کووردە. بۆیە
شەرعیەتی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایان لەگەڵانیە ئەم بەم شێوەیە مامەڵاکەن ئەگەر سبەی ئەوان 50 زاید یەک بێنن خۆیان حکم دروستکەن ئەبێ ئەمە چۆن برێ و بەمە بدەن و شەرعیەت بە ئیشەکانی خۆیان بدەن بۆیە با تەرکیز بکەینە سەرەوەی جارە لە انتخابات بیبینەوە دواتر گرنگەوەیە کەسایەتیەک هەبێ پارێزگاری کەرکوک بێ هەم فەرق لە بین پێکاتەکانی کەرکوک نەکە و هەم کوردێکی باش بێ کوردستانێکی باش بێ و بەڕاستی شەیڵێ من کەرکوچیەکی باشیش بێ لەبەر ئەوەی کاتی ئەوەیە کەرکوچیەکی باشی ناو جەرگەی کەرکوک کە هەر لە کەرکوک بووە و لە ناو کەرکوکەوە لە سلێمانی لەو شوێنانە ئێمە ئێمە سلێمانی و هەولێر و دووەک عمقی استراتیزی ئێمن کەرکوک تایبەتمەندیەکی هەیە کە زیاتر کەرکوچەکان پێی ئاشنان کەرکوچەکان ئەتوانن ئیداری بدەن ئەبێ ئەو تایبەتمەندی کەرکوک بپارێزی زۆر باشە دکتۆر شاخەوان خەڵکی کەرکوک ئێستا باجی کوردبوو نەدەن یان باجی هەڵەکانی یەکێتی و پارتیەدەن بەتاکیید باجی کوردبوونە دەن خۆ تۆ کورد هەیە نەیەکێتی نە پارتی لەو شارە تعدای لێکری کورد هەیە با ئەگەر باجی پارتی بوون و یەکیتی بوونە دەن با کوردێکی غێرە پارتیوەکیتی بکەنە مدیری دایرێک ئەیکەن خۆ باو جوتیارانە بڵێنەوەی پارتی و یەکێتی نیە مەزەوەکانی بۆ گێڕینەوە بازەوی بکێڵێ بابەتەکە کورد بوونە زۆر لە یەکێتی و پارتی گەورەترەوە مە سیاسەتێکی دوور و درێژە جەناب تەزانی مەوزوعی داگیرکردنی زەویەکان هەتا ئەم ڕۆژی لەگەڵا بێ ڕەنگە لە ڕووی یاسایەوە زۆر هەڵمەندە بێ زۆریش هەنگاوی باش و بێتنە پێ بەڵام دیدگای ئەوان بۆ چارەسەرکردنی کێشەکان ماتەڵەیە تاخیرکردنە تا و کاتەی کە عەرەب بتوانێت بە تەواوی دەسەڵاتی کە تا ئێستا دەسەڵاتی نییە جەناب تەزانی ئێمە مادەی 140 کە هاتینە پەرلەمان نەبوو 12 ساڵە نەبوو لیژنەکەمان تەفعیل کردەوە کارامان کردەوە سەرۆکی لیژنەی مادەی 140مان هێنا کۆمەڵێک بابەتمان خستە بەرنامەی کاری لیژنەی مادەی 140ەوە بە ئامانجی ئەوەی کە بتوانین ڕێگری بین لە بەردەم ئەوەی کە لە کەرکوک ڕۆدا ڕەنگە زۆر جاو پرسیارە بێت باشە پەرلەمانتارانی ئێمە چیەکەن لە بەغدا ینی ئەمە یەکێک لەو پرسیارانە یەکرێ کاک خالی دەزانێ لە کۆبنەوەکانی تەحالفی ئیداری دەوڵەکەی تر کۆبنەوەی تۆپەوە قیادە سیاسەکانە هیچ کۆبوونەیەک نەماوە باسی کەرکوک نەکەین زۆر جا شەڕمان کردو لەسەر کەرکوک لەسەر مەوزوعی من لەگەڵ ڕێزرا لەسەر بابەتی سەرگەڕانە و منتیقە دەمەدەمان دروست بوو کە بۆ عسکەر تەدەخول بکە هەڵوێستیە و چۆن بوو هەڵوێستی ئەوە بوو کە عسکەر مڵکی لایەکە پێم وتم ئەگەر مڵکی ویلایەکە چۆن ئەبێ پشگیری لە لایەک بکە و لە دژ لایەک بوەستێت چکە پێی دەستور عسکەر نابێت لە هەندێک مەسائل هەیە تەدەخول بکە بۆیە ئەم شەڕانەی ئێمە وای کردووە عسکەر ڕاتە سەریان دووریان نەخینەوە تعدایان لەکرێت دوورەخرێنەوە بچۆتۆ بزاوە تەدەخول بکە تەلەفۆنی وەزیر دیفاع بکە تەلەفۆنی ڕێوزرا بکە ئەگەمە لێر نبینەمە کێکە ئەو بەرپرسانی کوردن کە لێرە کارەکەن ئەمانە دوورەخن خەڵکی کەرکوک گلەیە چێ دەڵێ پەرلەمانتارەکانمانە یەکشێکی بێت پارتی بێ هیچمان بۆ کۆڤان خۆش شاهیدە من ئەم شەو من کۆبوونەوەم هەیە لەسەر بابەتی کەرکوک لەگەڵ وەزارەتی دیفاع لەسەر عینن مەوزوعی زەوی زاروانێ و کۆمەڵی مەلەفی ترە کە مەلەفی لیوای بیستوانە ینی ڕۆژ نییە ئێمە لەسەر بابەتی کەرکوک لە کێشەیە نەبین ئەی باشە ئەگەر ئێمە نەبین ئێرن و خەڵکی ئێمە لەو منتیقە بە ئاسانی ئەوە بکە ئەچنە سەر جوتیار لێرە گەورەیەکەین و لە سەریان ئەچنە سەر خەڵکی ئێمە مداهەمەیانەکەن ئێمە لێرە گەورەیەکەن و هەمارێکە چێتە گەڕێک تەلەفۆن ڕێزراکەن بۆ ئەمەرە چێتە گەڕێک کوردەکە هەموو حەزبەکان بەبێت جەنابەت بیرت دێ پێش هەڵبژاردننی 21 گەڕەکە کوردیەکان خزمەت گوزاری بووە ئاڕۆیشتیانت ئەم گەڕەکانە تەجاوزن ئێستا کۆنکریتەکرێ و شەقامەکرێ و مەجاریەکرێ بۆ ئەو بەزەختی ئێمە پێش ئێمە لەمانتاری هەموو حەزبەکان بەیەکەوە دیفاعزانی سێرکە بایەکشت پێ بڵێم ئەکەوێتە سەر ویژدانی ئەو پەرلەمانتارە خۆی جا لە هەر حزبێکا بێ ویژدانی مردوو بێت دەنگی خەڵک دێنێ و لێرەی تر بۆ خۆی دانشێ ئیش ناکە کار ناکە پەرلەمانتاریش ئەگەر بە ئەمانەتەوە ئەمانەتی کێخلاقی ئەو دەنگانە بێنێ لێرە ئیش لەسەر پاکی ناتوانێت بێت دەنگ بێ ناتوانێت بێت دەنگ بێت لەسەر ئەوەی کەوت عدایانی لە خەڵک ئەکرێت لەوێ ئێمە کتابێکمان هێنا لە بیدای تەشکیلبوونی حکوومەت لە ساڵی 22 کتابێکمان هێنا لە وەزارەتی شارەوانیەوە بۆ کەرکوک کە زەوی بەغێرە کەرکوکی نەدرێ ئەوەی کە 50 کتابێکمان هێنا هەر مەشارێکی استیسماری لەسەر زەوی 140 ئەکرێت ئەو کتابەکان مەوجودە لەسەر زەوی 140 ئەکرێت مەشارەکان ڕابگرێت چکە داخلی کێشەیەکی ترێبین ئەمە هەمووی لێرە ڕۆژانەمە لەسەر کەرکوک لە گفتوگویان لەم فاوازاتن چ لەگە یۆنامی لەگەڵ حکوومەت لەگە لایانی معنی ئەمە ئەکرێ ڕاستە ئەندام پەرلەمان هەیە نەیتوانیوە ئەمانەتەکەی لەسەر شانێتیوەکو خۆی جێبەجێکە بەڵام ئەڵێمەوە ئەمانەتێکی تاریخی و ئەخلاقیشە بەیانی 2 ساڵێتم نەگەڕێمەوە کەرکوو خەڵکی کەرکوێ بە منەڵە ئەڵە چیت کردووە دەبێت پێم یەک و دووسی هەموو شتێکم پێ ناکرێ بەڵامەوەی کە پێمەکرێ دەبێت بێدەنگ نەبم زۆر باشە دکتۆر خالی هەندێک جار بینین چ لە
ئالامیە کوردیەکان چ بە تایبەت ئەو دوو حزبە گەورەیەکێتی و پارتی زۆر جارە بینین هێرشی تۆن دەکەنە سەر یەکتری. ئەمە لە بەرژەوەندی کووردە یان بەڕاستی زیان لە بەرژەوەندی کوردە؟ من پێشەوە حەزەکەم لەسەر ئەو مەسلەی زەوی کشت و کاڵەکان کە قەزیەکی زۆر مەسیریە بە نسبەتی کوردەوە لە پرسیارەکانمە ئێوە چیتان کردووە لە بەغدا ینی خۆش خالی ببوورە بە هەر پرسیارەکەش لێ بکەم بۆی بە ڕاست وەڵامی بدەیتەوە. دەڵێن وەزیری داد کووردە، زەوی کشت و کاڵەکانی زۆربیان کێشەکانیان یاساین و پێوەست بێ بەوە وەزارەتی دادەوە. گلەیشان ئەوەیە لەوانەیە بڵێن هیچمان بۆ ناکەن. بڕۆ ناکەم گلەیان هەبێت ڕەنگە تو هاڵی لەبەرەوەی بە بەردەوام لەگەڵ جوتیار بە جوتیارە لە سەرخەتی نێماوە ئاگدارن ڕەنگە لەوانەیە لێ ئەعلاما زۆر دەرنەکەوی لەوانەیە زۆر جار بە خەڵک نەڵێ من وام کرد جاڵەوان هەندێک جار گلەی دروست بێ. بە حکمی مەنسەبەکانمان قورسە ئێمە بتوانین هەموو ڕۆژ بینە سەری ئەعلام و قسە بکەین و چیمان کردووە بە تایبەتی بۆ مەسائلی ئەرزە کشت و کاڵەکان. ئێمە باوەڕمان عەقڵیەتێکی ترەوە ئیشەکەین. چۆن من خۆم باوەڕم وایە چۆن ڕژێمی پێشوو بە قانون ئەرزەکانی ئێمە تعریب کردووە ئێمە ژەبێ بە قانون و ئیدارە ئەرزەکانی خۆمان بژێڕینەوە بەهوو تاڤلێدان و وانە ناگەڕێتەوە. بۆ ئەمە بەستە ئێمە بە دوو ئاراستە ئیشمان کردووە و وازەحە یعنی شتەکانمان دیارە. یەکەم لە کاتی تەشکیلکردنی ئەم حکوومەتە لە ناو ئیتیلافی ئیداری دەوڵەت لە منهاجی حکومی کە لە پەرلەمان و دەنگی لەسەر دراوە بە وازەحی فەقەرەیەکماندانە ئەڵێ قەرارەکانی مەجلیسی قیادەی سەورەی تایبەت بە زەوی کشت و کاڵەکانی کەرکووک هەڵبۆشێندرێتەوە لە ماوەی 6 مانگە. نەمان هێش 6 مانگە کە تێ بپەڕێ تەواومان کرد پرۆژەکەمان حازر کرد بردمانە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران دەنگمان لەسەردا و ڕەوانەی پەرلەمان کراوە ئێستاکە لە لژنەی مادەی 140 کە کاکشاخەوان سەرۆکێتی و من بە بەردەوام لەگەڵی لە گفتوگۆیان لەم ماوانە خاتە سەر جەدوەلی ئەعمال دەنگی لەسەر درێ و خلافێکی ئەو توێشی لەسەر نییە لەبەر دوو سەبەبی یەکەم لە منهاجی حکومی هاتووە کە پێشتر پەرلەمان دەنگی لەسەر داوە دووەمیش لە حکوومەت لەگەڵ عەرەبە سونەکانیشا بە تەفاهم و تەوافق تێمان پەڕاندووە ئەوە نییە بە زۆرینە و کەمی نەبێ. ئەمە ئەرکێکی گەورەی سەرشانی ئێمەیە کە توانیوانە بیکەین لە هەنگاوەکانی کۆتاییە و ئەو تعریبە گەورەی کراوە ڕاستە زۆر تاخیر بووین ڕاستە زۆر ڕۆیشتین بەڵام ئێمە ژمارەیەک وەزیرین لەگە ژمارەیەک ئەندام پەرلەمانین قورسە سراعەکە ڕوبەڕووی ئەو مەدە گەورەیەی پەرلەمانتاران و وەزیرەکانی تربێنین ئەمەی کە کردومانە بە قەناعەت کردومانە قەناعەتمان پێیان هێناوە وەختێکی زۆری ویست تا توانیمان ئەم قەناعەتیان پێبێنین کە ئەم زوڵمەیە لە کورد دەکرێت. سەبارەت بە لژنەکانی 29 کە لە وەزارەتی دادا هەموو شتێک بۆی ئەعلام باز ناکرێت بەڵام ڕێوشێنە بە تەکید منی کەرکوچی و وەزیری عەدل و ئیشەکان لای ئێمە بێ چارەسەرەکرێ بەڵام بە ڕێوشێنی قانونی و ئیداری. من بابەتێکی تر باسەکەم لە بیرتانە مەسەلەی تۆبزاوە ئەوانە ڕوویدا وەزارەتی دیفاعویستیانە و عەرزانە داگیر بکەن لەسەر مەسئولیەتی خۆم و دوای ئەوەی گەڕاینەوە لەگەڵ کاک بەنگینا کە وەزیری بەلەدیاتە ڕۆیشتین هەموو ئەوەلیاتی و ئەرزانەمان دەرکرد ڕاستە لە هەشتاکان و لە نەوەتەکان بەناو وەزارەتی دیفاعەوە بۆ بەڵام بەپێی قانونەکانی بریمەر دوای تعلیماتێکی ساڵی 2007 دواتر قەرارێکی دواتری ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2019 بینیمانە بێم ئەرزانە بکرێتەوە ناو وەزارەتی مالیە لە ماوەی 48 سەعاتە یعازماندا لژنەمان دروست کرد لە دایرەی تاپۆ هەموویمان کردەوە ناو وەزارەتی مالیە وەزارەتی دیفاعەوەی لە دەست نەما بەڵام ئێمە ناین لە ئەعلامەمانە باز بکەین بۆ باسی ناکەین لەبەرەوەیەوە ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو وەزارەت وە بەڕێوشێنە قانونی و ئیدارەکە کردومە بۆ نەمان کردو بەیانی بڵێن بۆ کرا ئەمە جیاوازیەکانەوە ئێمە بەردەوامە بینەوە مەلەفی سەرێکی سەرشانی ئێمەیەوە ئیشەڵڵا ئەیگەێنینە دوا مەنزڵگەی خۆی. کاخاڵ دەمێ وەڵامی ئەو پرسیارشم دەوی ئەعلام گوتم زۆر زار وەلامانەی کە هی پارتی و هیەکێتی جا چ لە فەیسبوک بێ نازانم لە چی بێت هێرشەکەنە سەر یەکتری لەوانەیە لە قازانجی کوردیشانە بێت باشە ئەمانە بەو شێوەیە کارکردن ئێمە با بگەڕێنەوە بۆ ڕابردوو کاتێک ئێمە بە یەکەوە بووینە بە تایبەتی باس کەرکووکەکەم ئێمە دەستکەوتی زۆر گەورەمان بەدەستێناوە کاتێکیش لە دژ یەک بووینەوە بە ئاراستەی جیا ئیشمان کردووە سەیری وەزعی کەرکووکە کە بەگەیشتوتە چیلی هاتووە ئەوانە بۆیە وەکو لە سەرەتاوە دەستمان پێکرد با سراعەکانمان لە کوردستان هەرچەنێک تند بێ با هەرچەنێک قسە بە یەکتری بڵێن ڕخنە لە یەکتری بگرین لە ناو پەرلەمانی کوردستان لە دەرەوە لە ناو حکوومەت لە هەموو جێگایەکی تر بەڵام با لە پارێزگای کەرکووک لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کوردستانی و کەرکوچی بین ئەبێ ئێمە ینی خۆ ئەمە بەڕاستی زۆر ئێمە ئەبێ خاڵە بەهێزەکانی هەولێر و سلێمانی و دهۆک کە هەرێمی کوردستانن لایەنە پۆزتیفەکانی ئیستیغلال بکەین بۆ بەهێزکردنی کوردستانیەکانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان
نەکبین نقطە خلافیەکانی ئەوان بێنینە ناو کەرکک و مەشاکلەکانی کەرکک چی پێ قوڵتر بکەین و چی ئەمە بەڕاستی دەرفەتی ئەو کوردی کەرکک دەرفەتی ئەوەی نییە سراعی یەکتری بکە سراعی لەگەڵ بەغدا هەیە گەر سراعێکی ئیداری بە یا سراعێکی سیاسی بێ سراعی ئیداری ناوخۆیی هەیە لەگەڵ پێکاتەکانی ترە سراعی ئەمنی هەیە لەگەڵ ئەو هێزە ئەمنی و هێزە عسکەریانی کە لەوەیە سراعی ڕۆژانی ناو پێکاتەکان هەیە سەرڕای هەموو ئەمە ئێمە چەند ساڵ حاکم بووینەوە لە داهاتوودا ئیشەڵا دەسەڵاتەگرینەوە دەست پێویستە خزمەتگوزاری پێ ینی ئەرچی پێشکەشکردنی خزمەتگوزاریش بۆ هاوڵاتیانەکانی ئێمە لە کەرکک پێویستەوەی لەم حالیداوەڵا ئەوەندەی من ئاگدار بم مێشێتی نیشتیمانی کوردستانی ئاوا بیرەکاتەوە بۆ کەرکک وەکو پێشتریش وتم لە ڕابردوودا ئەو هەڵانی کردومانە ناکرێت دووبارە بێتەوە و دەسەڵات بگرینە دەست بەدید و بۆچوونێکی نوێ ئێمە دەسەڵاتەگرینە دەست و خزمەتی خەڵکی خۆمانەکەین خەڵکی خۆمان کە دەسەڵاتمان گرتە دەستی تر جیاوازی لە نێوان کورد و تورکمان و عەرەب نامێنێ ئینجا نەگیەچێتی و پارتی و لایەنەکانی تر نەخێر ئەبێ وەکو کەرکوچی وەکو کوردستانی خزمەت بە هەموو پێکاتەکان و لە ناویشیانە بەڕاستی کوردیش زۆر زوڵمی لێکراوە ئەبێ ئەو پارسەنجیە بگەڕێتەوە جارێکی تر ئەبێ لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئیداریەوە و تعریبانی کراوە لە ڕووی عسکەری و ئیداری و ئەوانەوە ئێمە چەند نموزەجێکی مەلەفی عسکەریمان مامەڵک مناقەشە کردووە پێشتر لەگەڵ ئەم برادرە لەگەڵ یۆنامی لەگە پێکاتەکانی تری کەرکووکا بۆ نمونە مەلەفی عسکەری کەرکک لە نێوان جێیشی عێراقی لە نێوان پێشمەرگەیە بێیا خۆت هێزێکی کەرکوچی لە پێکاتەکانی کەرکک کە 50% زیاتری کورد بێ کوردی دانیشتوی کەرکک بێ ئەفسەرەکانی ئێمە لە پێشمەرگە لە ئاسایش لە پۆلیس لە ناوچەکانی تر بگەڕێنەوە لە کەرکک خزمەتەکانیان بکەن و لە چوارچەوە ئەو هێزەیە بەرنامەیەمان زۆرە کە بتوانین بەواقعیانە حکمی کەرکک بکەین و چاوەڕێ ئەو دەرفەتین بۆیە ئەم انتخاباتە هەم دەرفەتە هەم مەترسیە حەزەکەم لەسەر زۆر باشە ئێوەش هەمان بیرکردنەوەتان هەیە دکتۆر شاخەوان ئەنی بەتاکید بەڵام باش شتێکمان بیر نەچی ئێمە هەر داوا لە خەڵکەکەین بەڵام چ داوایکی خەڵکیشمان جێبەجێ کردووە هەر ئەڵێ خەڵکی کەرکک ئەمە بکەن و دەنگ بدەنەوە بکەن خەڵکی کەرککیش داوای هەیە ئەنی ڕەنگە بزانانی من زۆر کۆنتاکم لەگەڵ خەڵکەیە لێرە دەرەچمەچ مناوە خەڵکە خەڵکی کەرکڵێ من کۆمەڵی خەڵکم تاقی کردێتەوە کۆمەڵە دەموچاو هەبوو لەم شارە خراپ بوونە نەیان توانیە باش ئیداری ئەم شارە بدەن تێوە گڵاون لە کۆمەڵێک مەلەف کاتەترافەکان من پێچێتی و پارتیکە سەریحم لەگەڵ جەنابتە ئێمە قوربانی زۆرمان داوە لەو شارە کۆمەڵێک گەنج هەبووە لە دەستگامنەکان ئێمە لە دەستمان داوە لە دەستگا حەزبیەکان هاوڵاتی بەسیت ڕۆژانە تەقینەوە بوو ناو شارە تەنها لەبەرەوەی کە شارەکەمان پێچۆڵ بکەن ئێمە هەموو قوربانیەماندا بۆ نەبوو کە خەڵکێک لەو شار لەسەر حسابی خوێنی ئەو شارە دەوڵەمەند بێ منم قسانە زۆر کرد زۆر جاژگوێتان لێ بووە باشە داوای ئەو خەڵکە بوو چییە لە ئێمە دەبێ ئێمە جارجار گوێ لەوان بگرین ئەو خەڵکە ئەڵێ ئەو خەڵکی کە لە ماوەی ڕابردووە تەجروبەیەکی ناشینی بە کەرکەکان هەبووە بۆ نەیتوانێت بەرپرسیارەتەیەکی باش لەو شارە پەیڕەو بکە تێوە گڵاو لە کۆم لای بە خۆ پارتیوێکێتی دەیان کادری باشیان هەیە دەیان خەڵکی باشیانێت طبعاً ئەوەی کە لە هەموو کۆبوونەوەکان جەنابی سەرۆک لەگەڵ ئێمە تاکیدی کردێتەوە پاراستی کۆمەڵە شتەیەک خزمەتی ئەو شارە بکەن ئەو شارە پێویستی بە خزمەت هەیە دوو بڕاتان بە پێکەوە ژیان بێن چکە قەدەری ئێمە وایە لەگەڵ ئەو نەتەوانەیە بین و ڕەخنەیش زۆر جاگیراوە لە قیادەکانی ئێمە لە سەر ئاستی مەحەلی کە بۆچی گلەی تورکمان و عەرەب ئەوەندە زۆر بێت لە ماوەی ڕابردووە جارە نەمانتوانیوە حکمێکی باشی ئەو شارە بکەین ئەمە جیا لەوەی کە خەڵکی خۆشمان گلەی هەبوو بۆیە من پێم وایە دەبێ ئەوەندە داوا لە خەڵکی شەگەین گوێژە خەڵک بگرین داواکەی چییە یەکێ لە داواکەی خەڵکەوەی بەڕاستی پێت بڵێم ئەو خەڵکانی کە دەموچاوێکی خراپیان هەیە یا خودنیان توانیوە خەڵکێکی باش بن ئیدارێکی باشن لا بدرێ وەک باسم کرا من مەطلبێکی ئەو گرنگ یەکێ بڵێ لە لای پارتی گۆڕانکاری زۆر کراوە بەردەوامیشە نازان مەگەر برادرانی کێتی دەبێت کار خەرید قسەی لەگەسەر بکە پارتی قەناعەتی وایە کە دەبێت کەرکیەکان خۆیان بڕیار بدەن لەسەر ئیداری خۆیان و ئەمە لە کاتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەمەشا بکەیت لە ماوەی ڕابردووە هەتا ئێستاش بەشێکی زۆری کەرکیەکان عبئێکی مالی بووە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە ئێمە 15,000 مامۆستا فەرمانبەرمان هەیە لە کەرکک و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان موچێدا کە بەغدا تا ئێستا سەر ڕاوی کە لەو ناوچانە خزمەتەکەن و خزمەتی خوێندنەکەن لەو ناوچانە موچەکانی حکوومەتی هەرێمەیدا کۆمەڵە پیاوی ئەمنی ئێمە لە ئاسایش و لە پۆلیس لەسەر وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشی هەرێمە موچەدەن ئەمە هەمووی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان و دامی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر هەموو ئەم دامی حکوومەتی هەرێم هەبێت و ئێمە لە خوارەوە کۆمەڵێک کاراکتەری باشمان نەبێ ئیدارەی شارەکە بکات هەمووی بەزای عڕوە زۆر باش ڕەنگە مەردودی سربیشی هەبێت لە دوای 2007ەوە باشە زۆر جار دەڵێن چ پۆستی ئەنجومەنی پارێزگا وەرگرینەوە چی با بڵێن محافظ وەربگرینەوە کورد هیچی پێ ناکرێ
لەبەرەوەی دەسەڵاتێکی سەربازیە. ئەمە لە بەڕستان پرسم ئایا ئەگەر ئەم جار ئەمانە وەربگرنەوە هیچتان پێکرێ؟ طبعا بڕیاری کۆتایی هاتن بە حاڵەتی سەربازکردنی پارێزگاکان هیچێکە لە بڕیارەکانی وەرەقەی اتفاقی سیاسی کەم حکوومەتی لەسەر لە منهاجی حکوومەت و لە وەرەقەی اتفاقی سیاسی شاتووە کە بابەتی کۆتایی هێنان بە ئاسکەرەکردنی شارەکان بەڵێ لە یەک دوو مەحافەزە جێبەجێ کراوە، بەڵام گرنگە بەلای ئێمە و مەحافەزانەی کە بەرکەوتەی پێکاتەیی هەیە و کێشەی هەیە لەو ناوچانە پێویستە کامە بکشێنەوە. بۆ نمونە مووسڵ ڕۆژانە گرفتیان هەیە بەدەست هەندێک فەسایل و هەندێک میلیشیاتەوە کە دێن ئەیان دۆشن و داهاتەکە و خێرەکەیان ئەبەن و تعداشیان لێکەن و زۆر جار خەریکە تەجروبەی پێش 2014 دووبارە بێت. لە کەرکووک ئێمە ڕۆژانە لەسەر خەت نەبین سوپا و هەمەر ئەچێتە سەر جوتیارەکان لە ناو شار. طبعا من لە یەکێک لە کۆبوونەوەکان باسم کردەگەر کاک خالید بیر بێتم کەرکووک جیاوازە لە شارەکانی تر. کەرکووک داعش گەیشتە تەنیش کەرکووک بە 5-6 کیلۆمەتر نەمانێشت هەمەر و دیاردی ئەسکەری لە ناو شارە بێ. خێرەوە ئەم شارتان پڕکە لە هەمەر لە گەڕەکە کوردیەکانیش کە هەر ماڵێکی کوردی قوربانیکی زۆری داوە. بۆیە لە کەرکووک زەرورە دەست پێ بکە کە ئەو قۆناغە نەمێنێ کۆتایی پێ بێ. ئێستا هەر یەکێک لەو هۆکارانەی کە پارتی ئیسراری دەکرێت ئەو بارەگایە وەربگرێتەوە. خۆ دەزانی پارتی حەزبێکە دەتوانێت لە هەموو جێگایەک جێگای خۆی بکاتەوە. ئێمە ئەو بارەگایەمان بۆی ئیسرارمان کرد وەربگیرێتەوە، خۆ وەرمانیشگردەوە خۆمان نەچینە ناوی دامانە جامعەی کەرکووک. بەڵام بوونی مەعسکەرێکی گەورە لە ناو منتیقەیەکی کوردیە لە شۆرا و بەلای ئێمە مای قبولکردن نەبوو و هەر ئەوەش ئیسرارمان کرد و لەوێ نەمان وە ئەم هەوڵەشمان بەردەوامە بێ. ئێستا من پێش هەفتەیەک لەگەڵ وەزیری دیفاع قسەم کرد، هەندێک هەمەریان لە ناو گەڕەکی حیسابات هەیە لە ڕووناکی، وتمە هەمەرانە دەبێت دەربچکە لە ناوڕاستی ماڵ و منداڵی ئێمە ئەگەرەوە قبوڵەکەن لە ناو ماڵ و منداڵی ئەوە هەمەر هەبێ فەرمو ببێنە منتیقە کوردی و تورکمانەکان، چکە لە منتیقە کوردیەکان کێشەی ئەمنیمان نییە. کورد هیچ کاتێتەوە نەگلاوە لە مەسائلی تیرۆر تابێ هێزێکی بۆ دابنەی لێ بترسی. باش ئەی دەسەڵاتان وەرگرتەوە پرسیارەکەی من ڕێک ئەوە بۆ ئەتوانن چی بکەن؟ دەسەڵاتمان وەرگردەوە محافظ دەتوانێت دەسەڵاتە ئیدارەکانی خۆی بەپێی یاسا پەیڕۆ بکە، ئەو دەبێتە بەرپرسی کەسی یەکەمی ئەمنی لە شار محافظە. یەکێکی تر لەو غەڵەتانی کە کراوە بە عەمدی کراوە لە سەردەمی نووری مالکی ئەوش دروستکردنی قیادەی عەمەلیاتەکانە. قیادەی عەمەلیاتەکان هەدەف لێ چی بوو؟ کە بتوانێت هەموو دەستگا ئەمنی و ئیدارەکان بخاتە ژێر سەیطرەی یەک کەس و ئەو کەسەش ئەو دایبنا لە بەغدا و تەحەکومی پێ بکەن. بڕیاری هەڵەشاندنەوەی قیادەی عەمەلیاتەکان پێش هاتنی پێش ئەوەی سەدرەکان ئینسیحاب بکەن بەرنامەی جدی بوو کاریان لەسەر کرد و ئێساش ئەوانەی کە لە مەجای ئەمنی و سەربازیە بزانن ئەزان ئەمە حەلەقەیەکی نایاسایی و نادەستوریە. تۆ بتوانێت دوو موسسەی ئەمنی و عەسکەری کە ئیش و مەهامیان جیاوازە ئەو درء المەخاتر خارجیە ئەم مەهامی ئەمنی داخلیە بتوانانی لە یەک موسسەیە کۆی بکەیتەوە کەسێکی عەسکەر تەوجیهی دەستگا ئەمنیەکانی شت بکە. ئەمە حەلەقەیەکی گەورەیە کە بە تەفیشکردنی قیادەی عەمەلیاتەکان بڕوا بکە عەسکەر لە ناو شار نامێنێ. ئێستا عەسکەر بۆ هەیە حەجەکە قیادەی عەمەلیاتە، قیادەی عەمەلیات هەڵوەشێتەوە عەسکەرە چێتە دەرەوەی شار ئۆتۆماتیکیان و شورتە و دەستگا ئەمنیەکانی ڕاست نییە کە دەڵێگە پارێزگاریشمان هەبێ هیچمان پێ ناکرێت. پارێزگارێکی جەری پاک و خزمەتگوزار و بەتوانێت دەتوانێت زۆرش لە کەرکووک بگۆڕێ. زۆر باشە. دکتۆر شاخەوان ئێوارە گوێبیستی کەسێک بووم گوتی ئێمە هەم تعریب ناهێڵین لە کەرکووک بەم هەڵبژاردنە و هەمیش دەسەڵات وەرەگرینەوە. ئەتوانن ئەمە بکەن. تعریبەکە لە کوێکرێ؟ تعریبەکە لە چیەکرێ؟ لە زەوی کشت و کاڵەکانەکرێت کە بەلای ئێمەوە خاڵی جەوهریە. ئەگەر ئێمە زەوی کشت و کاڵەکان لێراکرێت لەوێ ناکرێت لێرە چارەسەرەکرێ. پرۆژەکە تۆ بەلای ئێمە لە یەکەم کۆبوونەوەی لیژنەی مادی 140 ئێمە سەرکەوتوو بووین کە ئەو بابەتە دەرەج بکرێت بووە قەرار لە ڕەوانەی ڕیاسەم کردووە. یەکەم جەدوەلی ئێمەی خولی داهاتوو بابەتی زەوی کشت و کاڵەکانە کە عەرزەکرێ. ئەوە کە خالید باسی کرد محاولەمان کردووە تەوافقی لە نێوان پێکاتەکان دروست بێ بۆی کە ئەو یاسایە تێبپەڕێ. لە هەمووی گرنگتر مەطلبێکی تری سونەکانی شێکە پێشتر معوقات لە بەردەم پرۆژە یاساکە شیعە نەبووە، چکە لە خوێندنەوەی یەکەم و دووەم ئەگەر تەمەشای ئەولیاتی مادی 140 کێسە ناو مەلەفەکەی هەیە لە خولی سێ خوێندنەوەی یەکەم و دووەم من بردم. ئێستا ولیاتەکەی هەتیا لەسەر داوای من خوێندنەوەی یەکەم و دووەممان بۆ کرد. خوێندنەوەی بۆ دەنگدان لە سەریکەوتە مانگی نیسانی 2018 لەسەر جەدول ئەعمالیش داماننا سەلیم جبوری نەیەش تێبپەڕێ.
کەواتە بربەست سونەکانن لەم خولە سونەکان 2012 کاک شاخەوانت بەڵام پەرلەمان و سامن و زەیفی و کاتە سونە بوو ئەو نەیهێش لەو کاتەوە هاتەوەی بربەستە سونەکان ئێستا تەفاهم هەیە ئێستا تەفاهمەیە جیاوازە و لە بەرامبەر ئیلغاکردنەوەی قراراتی حزبی بەعس پرۆژه یاسایەکی ترەیە کە مەطلبی سونەیە من لە زۆر سەریح لەگەڵانە باسم کردن وەکو ڕیاسی پەرلەمان ئەمە ناچێ گەرەوە نەچێ بۆ ئیتفاقرا هەردووگی بەیەکەوە بچێ وشڵەتی پڕێت لە حکومەت سەرواتان کردەوە ئەو باشە بەڵێ شوکیان باشە زۆر باشە کا خالیت دکتۆر شاخەوان باسیەوە کرد ئەو دەموچاوانەی کە خەڵک حەزیان پێ ناکات ئەوان کاندیدی ناکەنەوە بۆن نە هەڵی نابژێرنەوە و بەرپرسیارەتی لێ وەرگرنەوە یەکێتیش هەمان سیاسەتی هەیە والله ئێمە هەر وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەوری نوێبوونەوەیین حتا لە قیادەیە حتا لە ئیدارەیە حتا لە هەڵبژاردنەوەی ئۆرگانەکانە تازە مؤتەمەرمان کردووە و ئێمە کە ئەڵێین دائیمەن وتومانە کە لە کەرکووک پێویستمان بە سیاسەتی نوێیە ئیدارەیە نوێیە سیاسەتی نوێ ئیدارەی نوێ جونگەکانی وەرگرتنی ئیدارە ئەنجومەنی پارێزگا بە کەسایەتی نوێ ئەکرێکە ئەو بتوانن ئەم سیاسەتە نوێی یەکێتی بەرجەستە بکەن بۆیە بە تەکیت وا ئەبێ و ئەگەر ببینی ئێمە کاندیدەکانیشمان لە ناو لستەکەمانە غەیری سەرۆکی لستەکەمان کە چەندین ساڵە سیاسەتەکە و لە پەرلەمان بووە هەموو ئەوانەی تر دەموچاوی نوێن و کەرکوچین و هەروەها برادرانی پارتیش هەر لستەکەیان وایە و ئەوانی تریش بۆیە کاتی ئەوە هاتووە جیلێکی نوێی سیاسیش لە کەرکووک مامەڵەی سیاسی بکاوە با بڵێن دەستگا ئیداریەکان دەستگا سیاسیەکان بگرنە دەست و ئێمە بەردەوامین لە ئەو بابەتەوە نوێبوونەوە بخۆی ینی قەزەیەکی زۆر ئاساییە و کاری لەسەرەکەین و بەتاکی دەبێوا بێ زۆر باشە بەگەڕانەوەی بەبەستەوە نییە بەبەستی کۆن و نوێژ نییە بەبەستی خۆکۆن هەیە زۆر پاکە زۆر ئەکتیڤە ئەرچی ئەو شاری کردە شانی خۆی و ڕۆژانە ئیشەکە هەر نوێژ هەیە گەندەڵ و خراپە نابێ دایبین ئێمە ئەبێ ئەوە بکەین ئەبێ بە دوای خەڵکە باشەکانە بگەڕین لە نوێ و لە کۆنەکان بەگەڕانەوەی پارتی دڵخۆشن زانی پارتی لە کەرکووک نەبووە ئێمە توانیمان لە مەرحەلەیەکە فەراغەکە پڕ بکەینەوە لە انتخاباتی ساڵی 2010 6 مەقعد بێنین و بتوانین پارسەنگی نێوان پێکاتەکان بپارێزرێ لە انتخاباتی 2021 کە بەشداریان کرد ئەمجا بەیەکەوە توانیمان 6 مەقعد بێنین باشە ئێستا لە قۆناغێکی زۆر قورساین کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە پێویستە هەرچی قوتمان هەیە بیخەینەگەڕ بۆ ئەوی بتوانین شەشەکە بکەینە حوتەکە بکەینە هەشت بۆی بتوانین سەرکەوتوو بین بۆیە من پێشتر قسەمان کرد ئایا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆم هەڵبژاردنانە دەرفەتە و یا خەتەرە هەردووچێتی دەرفەتێک هاتوۆتە پێشەوە لە ڕێی دیموکراسیەوە بتوانین ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بگرینە دەست و هەموو ئەو بەرنامانەی کە هەمانە لە ڕێگای سەرکەوتون و ڕێگای ئیداری داهاتوە کە سەرکەوتین ئێمە جێبەجێ بکەین بەڵام مەترسی شاگەر دۆڕاین تحملی مەسئولیەتێکی زۆر گەوراکەین ئەم جارە بە دیموکراتی لە پرۆسێکی دیموکراتیە ئەدۆڕێن بۆیە پێوی ئەبێ بەو پەڕی بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەین بە کەیفی خۆمان بادیعایی انتخابی بکەین بە کەیفی خۆمان من باس باشەکانی خۆم بکەم پارتی باسی باشەکانی خۆی بکە هەرکەس باس دەستکەوتەکانی خۆی بکە و چیمان کردو بۆ ئەم میلەتە بەڵام وا بکەین ئەمە تەسیر لە یەک ڕیزیمان نەکات دواتر لە دوای هەڵبژاردنەکان ئێمە بە نەتیجە ئەبێ لەگەڵ تورکمانیشان مفاوەزات بکەین لەگەڵ عەرەبیشان مفاوەزات بکەین خێرە نەتوانین لەگە پارتیان مفاوەزات بکەین خێرە پارتی نەتوانێت لەگەڵ یەکێتیان مفاوەزات بکە بۆیە ئامادەن بۆ عەرەب هەموو جۆرە تەنازوڵ بۆ ئامادەین بۆ عەرەب تەنازوڵکەین بۆ کورد تەنازوڵ نەکەین بۆ ینی ئەوە قسەی ڕاز نییە بۆ نمونەڵێن پارتیە چێتە بەغدا لەگەڵیان دانیشێت ئەو خۆمانی باسی گشتێکم گشتانی چۆن ئێمە لێرە کاکە کۆفان حقیقەتێک هەیە ئێمە یەکەم نوێنەرایەتی کورد دەکەین کەرکووکەکەین لێرە و دەسەڵاتمان هەیە لە ناو ئیتیلافی ئیداری دەوڵەت ئێمە لەگەڵ عەرەبی سونە دانیشین لەگەڵ عەرەبی شیعە دانیشین لەگەڵ تورکمانیشا دانیشین لە حکوومەت ئێمە بەیەکەوە لە حکوومەتین برادران لە پەرلەمان بەیەکەوەن یعنی دانیشتن و ئەمانەش هەیە کۆبوونەوەش هەیە بەڵام دانیشتنێک لەسەر کەرکووک و لەسەر مەسیری کەرکووک و هاوپەیمانێتی بکەین ئێمە لە دژی پارتی کردبێتمان لەگەڵ عەرەبە لەگەڵ تورکمانە مستەحیلە نەما بۆیە هیچ تەنازول بۆ عەرەب و تورکمان ناکەین لەسەر حیسابی کورد وەڵڵای ئێمە ئەمانەوێ یەکڕیز بین یەکهەڵوێز بین و بەیەکەوە بتوانین ئەم قۆناغە تێ بپەڕێنین و ئەو میلەتە فەقیرە تاکەی ئەوەیە بێ بۆیە بەڕاستی خەڵکت چاوەڕێ ئەو یەکڕیزیەی لێمان هەیە و ئەو ئیرادەیەش هەیە بۆی بتوانین لە کەرکووک پێتە لەم لە جێگاکانی تر چیەکەین بکەین بەڵام پێویستە لە کەرکووک بە تایبەتی لە دوای انتخابات ئێمە یەکڕیز بین مەجالی ترمان نییە ینی دەرفەتی تر لە بەردەمان نییە یەکڕیز نابی چیەکەی پارتیە توانێت
بچێ عەرەبێک بکاتە پارێزگار کاتێ یارمەتیت یەکێتی توانێت بچێ بیکار کاتێ خێرەزانی بۆ ناتوانێت لەبەرەوەی خۆ عەرب نایە لەگەڵ هاوپەیمانی نەکە ئەگەر خۆی نەبێتە محافظ تورکمان نایە لەگەڵ کە خۆی نەبێتە محافظ بۆ پارێزگارێکی تورکمانیان پارتی پارێزگارێکی عەرەبیان پارتی بۆ نماگە لەگەڵ بۆ نەڵێن پارێزگارێکی کەرکووکی کوردی پاچی دڵسۆز کە خزمەت بە کورد و تورکمان و عەرەبی شاری کەرکووک بکە عەرەب و تورکمانەکە ڕەفزەکە ئەزانیی من شۆڤێنی نیم دژی عەرەب و تورکمان من لەگەڵ کەسێکان بتوانێت خزمەتی کەرکووک بکە بەڵام لەگەڵ ئەویان نیم عەرەبێک بێنمە شاری کەرکووک تعریبی کەرکووک بکە و میلەتەکەم لە ناوبەرێ لەگەڵ ئەویان نیم زۆر باش 142 پۆست لە دەستراون جا نازانەوە دروستەیان لەوانەیە کەم زیاتر هەبێت ئەتوان ئەوانە بەدەستبێن بەڵێ ئەنجومەنی پارێزگاتوانێت زۆربەی بەدەستبێنێتەوە لە بەرچی ئەوەی پلەی مدیر عام بێ بەپێی قانونی ئەنجومەنی پارێزگاکان سێ کەس لە ئەنجومەنی پارێزگاوە دەستنیشانەکرێ بەرزەکرێتەوە بۆ وەزیرەکە ناچارێکێکیان هەڵبژێرێ لە بەغداوە لە خوار ئەو پلانەوە هەمووی لە سەڵاتی محافظە کە خەڵک بەرزەکاتەوە دایەنا لە سەڵاحەتی ئەنجومەنی پارێزگایە دواتر هەر تەعیناتێکی نوێژ بێ بۆ کەرکووک ئێمە ئەنجومەنی پارێزگامانەیە نە ئیدارەمانەیە کەسمان نییە ینی ئەو زەختەی هەیە پەرلەمانتارەکانمان و وەزیرەکانمان لێرە لە بەغدایکەن توانیمانە ڕێ لە تعریب بگرین بەڵام ئەو کات ئێمە زۆری نەبین لە کەرکووک ئەو دەسەڵاتەی کە هەتا ئیشەڵا بەتەمانی غەدر لە کەس بکەین بەڵام نایەڵینیتر لە مەولاش حەقی کورد بخورێت لە شاری کەرکووک. زۆر باشە دکتۆر شاخەوان گوتان هەم دکتۆر خالیدیش گوتی نامانەوێت لەسەر حسابی کوردبوونەوەوانە بچین اتفاق لەگەڵ کەسی شتکە بکەین بۆ منە بۆ پارتیش هەماشت دروستە کاک کۆڤان من هەفتەی ڕابردوو چوومە خانەقین منەوە مبادرەیەم کرد کە ئەندامی کۆمیتەی ناوەندیم و لەگەڵ برادرانی یەکێتیش لە پەرلەمانتارەکانیان قسەم کرد کە بچین کۆبوونەوەمان لەگەڵ حەزب و لایەنە کورسانەکان کرد بۆی کە چۆن ئێمە پشتگیرتان بین لە بەغدا چیتان بۆ بکەین و لەوێش تاکیدمان کردەوە کە بتوانن زۆرترین کورد ببەنە سەر سندوقی دەنگدان و کورد بتوانێت لەم شارە دەنگێک بێنێ کە بتوانێت لە ئەنجومەنی پارێزگای دیالە سەنگیە بێ خۆ من وەک باسم کرد ئەندامی کۆمیتەی ناوەندیە و حزبم کەواتە سیاسەتی حزبی من لەگەڵ ئەوەیە کە لەو ناوچانە کوردایەتی فەرز بکرێ بەسەر هەموو شتێکە وەمە پەیامی جەنابی سەرۆک بۆ هەمیشە لەگەڵ ئێمە تاکی دەسەرەوە کرێتەوە لەسەر بابەتی کوردایەتی و کوردبوون لەو ناوچانە و لەگەڵ تەعایشی سلمی لەگەڵ پێکاتەکانە وا بکەن پێکاتەکان لەگەڵتانە بێ چکە وەک باسم کرد جارێک باسی کرد کە قەدەری خوا ئەوەیە کە ئێمە لەگەڵوان بەڵام لەگەڵ کام پێکاتە لە عەرەب لەگەڵ ئەوانەی کە شۆڤینینی لەگەڵ ئەوانن کە بڕوایان بە پێکەوە ژیانە لەگەڵ ئێمە خەڵکێک هێت و تا ئێوارە مەرحەبای بکە و پێشوازی لێ بکە ئەو تۆی پێقبوڵ نییە ئەمە نا بەڵام ئەوەی کە خەڵکی شارەکەیەوە بڕوای بە پێکەوە ژیانەیە دەبێت دەرگامان بۆ کراوە بێ و زۆرترین پەیوەندیمان لەگەڵ ئەوانی شاد دروست بکەینەوە چکە وەک باسم کرد لە کەرکووک ئێمە گەر 8 کورسیش بین ناتوانین مەحافظ دانین ئەگەر لەگەڵ یەکێک لەو پێکهاتانەیە تەنسیق نەکەین و بەشداری ڕاستەقینیان پێ نەکەین لە ئیدارە بۆیە لە یەک کاتە چۆن کوردایەتی ئەەکەین و هەوڵە دەین کورد زۆرترین مەقاعد بێنێ لە هەمان کاریشە پەیوەندەکانمان بە یەک مەسافە لەگەڵ پێکاتەکان بەهێزکەین گارەکێچێتی بوو ئاسایی لاتان دەزانی من باسم کرد کە کۆڤان ئەوە استحقاقێکی انتخابیە استحقاقێکی نەتەوەی تەیە استحقاقێکی نەتەوەی استحقاقی حزبی تەیە ئێمە دەمێ هەوڵ بدەین جارە کورد ببێتە یەکەم کە کورد بووە یەکەم لە بینی یەکێتی و پارتی و کوردێکی باش و ئەمە مهم کوردێکی باش بێن بکەنە محافظ ئەو بەلای ئێمە گرنگە اینجا وەک باسم کرد کوردێک بێت پێشتیش باسم کرد بێ کوردێ بێ بەڕاستی خزمەتی ئەو شارە بکاوە پارتێکی خراپیش نەبێ ئارێوەڵا زۆر باشە ئەو مەسەلەی تعریب زۆر دووبارە بێتەوە لەو ناوچانە و بابێنە سەر مادە 140 بە تایبەتی لایەنە شیعەکان بۆ شتێک بێت چونە دادگای فیدرالی ئێوە ئەو هەنگاوانەتان گرتووەتە بەر طبعا بۆ بابەتی مادی 140 هەنگاو ئەگریتە بەر تۆ باسی ئیزەوەکانەکە لێ نەگەڕاوەتەوە ئێمە لەگەڵ دادگایە لەگەڵ بەڕێز فایق زێدان دوو من دوو کۆبوونەوەم لەگەڵ فایق زێدان کرد هەنگاو یاسایەکانمان ناوە فایق زێدان وتی من ئەتوانم ڕای بگرم ئەویش وەکو سەرۆکی دەسەڵاتی یاسادانان بەڵام گرفتەوەی کە یاساکە دەبێت تەشریع بکەیت کە تو یاساکە دەرکرد پشت ئەستوری بەچی ئەو کاتە پشت ئەستوری بەو یاسایی کە ئیلغای قەرارات نوسخی یاسەورەت کردووە ئەڵێ من ئەو قەرارانە ئیلغا کردووە هێشتا عەقد تازا کرێت ئەو کاتە عەقد تازە ناکرێتەوە تەواو و هەوڵی شەدەی ئەو عەقدانە کێشەی یاساییمانەیە طبعا قەراری 29 گوت دەبێت تەشریع بکرێت چێت لەو تەشریعەیە ئەوەی کاتووەتە لای ئێمە باس لە سەرەتای ساڵ نیە لە 9 مانگ
یعنی لە دانیشتنی یەکەمی پەرلەمان ئەو بابەتە تەرحەکرێت کە بێنە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ ئەوە تێپەڕی بۆی دوو ڕێگامانێ ڕێگایکیان قراری ڕقم 29 تەفعیل بکرێت بەنسبەت ئەو زەویانەی کە مەشغولن بە لیژنەی شوێن شیمان کەەوە ئیشی ئەوانە خەریکەن ئیتفا بابەتی تر بابەتی قراراتی مسکیاسەورەیە کە ئەمە لەبەرەوەی جانبێکی تەشریعی هەبووە بە تەشریعکردنی یاسا ئەم بابەتە بگەڕێت کە ئەمە گەڕاوە بڕوا بکە کێشەی ئێمە بەلای منەوە کێشەی خاک لە هەمووی گەورەترە چکە ئەم پرۆژەیە ئێستا ئەمە فراوانیشمان کردەوە بۆی کە یەک جار تعریب لەم ناوچانە نێڵین داوام لە خانەخین کرد کە چەند قراری مسکیاسەورە هەیە بەهۆی ئەو قرارانەوە باخەکانیان یا زەویەکانیان داگیر کراوە ئەوانیشمان بۆ بنێن بۆی بکەن یەک مەشروع لەگەڵ ئەوانیش دانیشتوین و لەگەڵ مندەلیش پرۆژه یاسایە کات بەجیا لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان کە خۆی خەڵکی مندەلیە ئەویشمان وەرگردەوە خستمانە سەر زمەی مادی کردمانە یەک پرۆژە بۆی کە دەنگی لەسەر درێ بە تەواوی ئەم ناوچانە کێشەی تعریبی زەوی نەمێنێ بێڕێگری دەنگی لەسەر درێ دەنگی لەسەر درێ ئەو باسم کرد بەرەی پرۆژەیە کرێ لە بەرامبەری بەلایەوەوە زۆر گرنگە ئەو پرۆژە ئەمە بەیەکەوە کێشەی هەیە لەگەڵەوە شای کێشەی نییە چکە زەویەکانیان لە کەرکووک تورکمانیشی ئەش زەویەکی زۆری داگیر کراوە لە سەردەمی باس زۆر باشە عفوم کە لە خولی سێ و دویشە شیعە دەنگیاندا بووە خوێندنەوە یەکەم و بۆ دووەمیش 170 دەنگێنە لە دادگای اتحادیش داوە تەسجیل کراوە بەڵام هەموو تەفاسیلەکەی ناڵین هەم لەسەر قرارەکانی 29 هەم لەسەر قرارەکانی مەسی قیادەی سەورە سێ جلسە کراوە تاکو ئێستاکەی شەڵا باشە زۆر باشە ئەوەی کە تاوەکو ئێستا ناڵێم هەموو شتێک لە ئەعلام ناوترێ ئەوەی تا ئێستا کراوە لە کەرکووک بە تایبەتیش ئەوەی کەواجی هەیە ڕاکان جبوریە پێتان وایە ڕاکان جبوری بەتەنیا بتوانێت ئەمانە بکات لە پشت ڕاکانەوە ستافێکی گەورە هەیە هەم لە ناو کەرکووک و هەم لە دەرەوەی کەرکووک و هەم لە وڵاتە دراوسەکانیش کە بەرنامەی بۆ دائەنەن و بە وردی ئیشی لەسەرەکەن و جێبەجێیەکەن و هەموو تواناکانی ئیداری خۆیان اقتصادی و پارە و موازنەی ئەو شارە ئێستا کە ئستیغلالەکرێ بۆ دیعایی انتیخابی بۆ بەهێزکردنی بلۆچی عەرەبی لە ناو ئەنجومەنی پارێزگای داهاتوو بەداخەوە ئەوان ئەمجار زۆر منەظەمتر ئیشیان کردووە دوو لستیان دروست کردو سێ لستیان هەیە بەڵام دوانیان تەرکیزیان کردووەتە سەر بۆ ئەوەی بتوانن هەم لە ڕووی تەکنیکیشەوە ئیسفادە لە قانونی ساندلی گۆ بکەن نظامی ساندلی گۆ بکەن بۆیە ئەوان بابەتەکان ڕاکان جێبەجێیەکە و خۆی ئارەزوویەتی ئەم تعریبە بکە بەڵام عقلی ئەوەی لە پشتەوەیە ئەوەی بە دەرەجەیەک با نەڵێن سوننە و شیعە و ئەوانە بەڵام تاقمێکی گەورەی ناو سوننە لە پشت جێبەجێکردنی ئەم بە پرۆسی تعریبکردنی کەرکووکن و بە تاکید خەڵکی تریشی شۆڤینی لە ناو شیعەشان کە دامی ئەو تەوەجوهاکەن. زۆر سپاس بۆ دکتۆر خالید شوانی وەزیری دات هەروەها سپاس بۆ دکتۆر شاخەوان عەبدوڵڵاه جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش لەم بەرنامەی ئێکس زۆر جیاوازتر بوون لەگەڵ بەرنامەکانی ترا ڕاستە بەرنامەی ئێکس بە ناوی دژە بەڵام ئێمە چکە کەرکووکە زیاتر ویستمان زانیاری بگەینین سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک کاتێمەش کوردایەتیمان هەڵبژاردنەوەکو زۆر بەدڵتان نەبوو پێویستە لە پێناو کەرکووکە ئەبێ کوردستانی بین کەرکووچی بین. زۆر سپاس دەستا خۆش سپاس بۆش کە بینەرمان بوون هەر لە خۆشی دابین.